بازرگانی ئۆتۆمبیل ئێستا یەکێکە لە بازرگانیە گەورەکان لە هەرێمی کوردستان. پێشانگایەکی نێودەوڵەتی تایبەت بە ئۆتۆمبیل و پێداویستەکانێتی لە هەولێری پایتەخت چەندین کۆمپانیا نمایشی کاڵا و بەرهەمەکانی خۆیان کردووە. ئەوەی تایبەتە بە هەرێمی کوردستان بە دوو شێواز ئۆتۆمبیل هاوردەی هەرێمی کوردستان دەکرێت. جۆرێکیان ئەوەیە کە 0 کیلۆمەتر لەلایەن کۆمپانیا و براندەکانەوە دەهێنێتە هەرێمی کوردستان. جۆری دووەمیشیان دەستی دووە کە بازرگانان خۆیان ڕاستەوخۆ لە بەشێک لە وڵاتەکانەوە هاوردەی دەکەن. ئێستا لە بەڕێوەبەرایەتی هاتوچۆی هەرێم نزیکەی 2 ملیۆن ئۆتۆمبیل تابلۆی بۆ بەسراوە واتە ڕێگاپێدانی پێکراوە. بەڵام ئەوەی تایبەتە بە ئۆتۆمبیلەکان لە هەرێمی کوردستان لە ڕووی ژینگەییەوە تەنانەت لە ڕووی کوالێتیەوە ئایا ئەو مەرجڕێنمانە چین کە لە هەرێمی کوردستانەوە لەلایەن وەزارەتی پەیوەندیدارەوە هەیە لە ئابوژانەوەی ئەم جارەدا بە دوواداچوون بۆ ئەم بابەتە دەکەم. هەشتمین پێشانگای نێودەوڵەتی ئۆتۆمبیل لە هەولێر 75 کۆمپانیای ناوخۆیی و بیانی بەشداریان کرد لە 13 وڵاتی جیاوازەوە بەشدار بوون. 10 براندی کۆمپانیاکان نمایشکران، 5 کۆمپانیای یەدەک بەشدار بوون، 200 گرێبەستی جۆراوجۆر ئەنجامدرا. بەناوی خۆی گەورە مێرەبان زۆر خوشحاڵ بووم ئەمڕۆ سەردانی ئەم پێشانگایەمان کرد. دەمەوێت دەستخۆشی لە ڕێکخەرانی ئەم پێشانگایە بکەم کە بەڕاستی لە ئاستێکی زۆر بەرز بە شێوەیەکی زۆر جوان و ڕێکوپێک ڕێکخرا بوو. ئۆتۆمۆبیلی زۆر جوان لێرەدا پێشاندراون و پێم خۆشە کە دەبیستم ڕەغبەتێکی زۆر هەیە لە هەرێمی کوردستان بۆ کڕینی ئەم جۆرە ئۆتۆمۆبیلانە. هیوادارم هەموو کەسێک ببێ بە خاوەنی ئۆتۆمۆبیلی خۆی و بگا بە ئاواتی خۆی. هەر سەرکەوتوو. لە دەستپێکی ئەم بەرنمەیە ڕای بەشێک لە هاوڵاتیان وەردەگرین سەبارەت بە شێوازی کڕینی ئۆتۆمبیل لە هەرێمی کوردستان و داوا کاریەکانیان سەبارەت بۆ بابەتە. لە هەمان کاتدا گرنگجیکردنەوەی پێشانگای لەم شێوەیە چ سوودێکی هەیە بۆ هاوڵاتیان. لە ئێستادا لە کوردستان بەشەی زۆر کەم لە کۆمپانیایەکان کاراسانیان کردیە لە بۆ کڕیارانی ئۆتۆمبیلەکان بۆی بتوانن ئۆتۆمبیلەکان بکڕن. بەڕاستی ئەگەر بتوانرێتن کۆمپانیەکان ئۆفەری زیاتر بدەن بە خەڵک بۆی بتوانن ئۆتۆمبیلەکان بکڕن، واروە بانکەکانیش بتوانن کە هاوکار بن بتوانن ینی بە شێوەی قەرزی ئۆتۆمبیلەکان پارە بدەن بە ئەو کەسانەی کە دەیانەوێت ئۆتۆمبیل بکڕن بە هەر شێوەک لە شێوەکان بێ کار ئاسانی زیاتر بکرێت. خۆی مۆزە بۆ مۆزە باش لە ڕێباقەکانەوەی باشترە. هەم ئیسفادەی لێکە هەم کەمینەیە زۆر نادە سەر مەعاشەکەی ئەگەین بێت کۆمپانیاکە بێت بۆ خزمەتی خەڵک بێت کەمینەی مەعاشەکەی تەسی لێ نەکە ئەوەندە بێتە سەر نێدە سەری. وەڵا خۆی ئێستا و ئەگەر این کاربایی هەبێ زۆر بۆ ژینگەمان باشە بێت. ئەگە بەس ئەگەر سعرەکەی مناسب بێ بۆ عێراق بگونجێت زۆر مناسبە بێت. ئەگە زۆر زەخت نەکرێتە سەر خەڵک بۆ ئۆتۆمبیلێ بێتە شەریکەی هەبێت ئیسفادەی هەبێ هەم بۆ تەکسیش باشە ئەگە هەبێت ئەو شتانە کۆمپانیا هەبێت زۆر باشە ئێستا بۆ وڵاتەکە ئێمە. بۆ وەکو گەنجێکی وەکو من حەزم لە مۆتۆرسکێڵەوە هەموو ژیانم هەر حەزم بە مۆتۆرسکێڵ بووە لەوانێ من نەتوانم سیارەیە بکڕم یانیش بەڵام لە کاتێکدا مۆتۆرسکێڵ هەم حەزێکی خۆشە بۆ هەم حەزێکی ینی مۆتۆرسکێڵ بۆ ژینگە باشە بۆ مەسەلەن بۆ تەقەرەباڵغی باشە هەمووی دۆستی ژینگەن و مەسەلەن هەموو کوالەتی بەرز و بەڕاستی یەکەم جارە لە کوردستان شتیوا ببینم زۆر دڵخۆش وەکو گەنجێک وەکو ماتۆرسواڵێک یعنی کە ببینم شتەکانی ئێرە ئاوا بین و بە کوالەتی بەرز و وەڕقەمی تایبەتی خۆشویستییان لەگەڵە بڵێ. ئەوەی من کە بینیم بەڕاستی سعرەکانی زۆر باش بەراورد بە دەوڵاتەکانی ترەوە کە بینیم بەڕاستی دڵم زۆر خۆش بوو کە دەبینم لێرەدا مەسەلەن ماتۆڕێ بە 2000 دلار تاکو 2 دەفتەر و 20 وەرەقە هەیە ینی تا 22,000 دلار هەیە. بەڵام بەراورد لەگە وڵاتانی تر بەڕاستی زۆر دڵم خۆش بوو کە بینیم سعرەکانی تا بڵێم هەرزانترێکە نەک گرانترێکە. پێم باشە زیاتر ئەو ئۆتۆمبیلانەی کە کوالیتی بەرزە و ئەو ئۆتۆمبیلانەی کە مۆدێلیان بەرزە چونکە لە ساڵانی ڕابردوو ئەو ئۆتۆمبیلانەی کە کەون بوون یاخود ئەوە تا دەعمیان زۆر بوو کێشەیەکی زۆری دروست دەکرد بۆ هاوڵاتیان و هەروەها لە جادەکان و هەروەها پێویستە حکوومەت زیاتر گرنگی بە ئەو ئۆتۆمبیلانە بدات کە کواڵێتیان بەرزە چونکە ئەوە سوودی زیاترە لە بۆ خەڵک. پێویستە ڕەچاوی نرخ بکرێت لە بۆ گەنجان و نەوەک ببێتە ئەوەی کە ببێتە خەونێک لە بۆ گەنج کە نەتوانن ئۆتۆمبیل بکڕن پێویستە ڕەچاوی نرخەکانی.
مەرجەگشتەکانی ئۆتۆمبیلی هاوردەکراو بەپێ ڕێنمایی ژمارە 7 ساڵی 2021 ئۆتۆمبیل دەبێت 2 ئێرباگ لای شوفێر و تەنی شوفێری هەبێت. ئۆتۆمبیلی هاوردەکراو دەبێت بڕوانامەی COC لەگەڵدا بێت. هێنانە ژوورەوەی ئۆتۆمبیلی قەلغان یاخود درع تەنها لە دەسەڵاتی وەزیردایە. ئۆتۆمبیلی براوە و سوتا و ژێر ئاوکەوتوو هاوردە ناکرێت. ئۆتۆمبیلی هاوردەکراو دەبێت لە 200 کیلۆمەتر زیاتر نەڕۆیشت بێت. ئۆتۆمبیلی سێرنی لای ڕاست یاخود سوکان ڕاست هاوردە ناکرێت. هاوردەکردنی ئۆتۆمبیلی کلاسیک دەبێت 40 ساڵ بەسەر دروستکردنیدا تێپەڕ بوو بێت. تا دێت ژمارەی کۆمپانیاکانی ئۆتۆمبیل لە هەرێمی کوردستان زیاد دەبێت. ئەمە جیا لەوەی چەندین براندی ئۆتۆمبیل لقی سەرەکیان لە هەرێمی کوردستان کردووەتەوە. ئێستا ئەو کۆمپانیایانە کام جۆری ئۆتۆمبیل زیاتر هاوردەی هەرێمی کوردستان دەکەن، کام جۆرەی زیاتر خواستی هاوڵاتیانی لەسەرە. کاکچیا سەبارەت بەو ئۆتۆمبیلانەی کە دۆستی ژینگەن، کارەبایین، هایبر، چۆنن ئێستا لە هەرێمی کوردستان کۆمپانیاکان ئەوانەی کە بڕاندی گەورن چۆن ئیشان لەسەر ئەمە کردووە؟ لە 2016ەوە پێشنگانە دەستمان کرد بە هاوردەکردنی ئەم سیارانە. بە تاکید خەڵک ئەو کات هیچی لەسەر ئەم تەکنۆلۆجیایە نەدەزانێت، لەبەرەوەی ڕاهاتوون لەسەر سیارەی ئاسایی. بەڵام وەکو دووربینانە بۆ داهاتووی سەکتەری سیارات لە عالەم، بۆ ژینگە، بۆ یارمەتیدانی بەکاربەری کوردستان و عێراق کە کەمترین خەرجیان هەبێت و زیاترین چێژ لە سیارەکانیان وەرگرن، دەستمان کردووە بەم پرۆژەیە لەو کاتەوە. مجموعەیەکی زۆر سیارەمان هێناوەتە بازاڕەوە تا ئێستا و سەرکەوتوانە ئەتوانم بڵێم خەڵک ئێستا ئاشنایە. ئەم جۆرە سیارانە بەکارهێنانیان هیچ سەرێشەیەکی تیان نییە بۆ شۆفێر، لەبەرەوەی خۆی بارگایی دەکاتەوە، پێویستی بە شەحن نییە، پێویستی بەوە نییە شۆفێر خەملەوە بخواکەی بەکارە بە ئاڕواکەی بە بەنزین ئەڕوا، لەگەڵ ئەوەی خەرجیەکی زۆر کەمی هەیە. ئامانجە گەورەکەش لە دروستکردنی ئەم جۆرە سیارەیە ڕاستە خەرجی گرنگە، ڕاستە بێدەنجی سیارەکە زۆر چێژی لێ وەردەگرێت، ڕاستە بەهێزترە بەراورد بە سیارەیەکی ئاسایی. ئامانجە گەورەکەوەیە پاکڕاگرتنی ژینگەیە. باشە، ئەمە گرنگیان تا چەند هەیە؟ بۆ نمونە زۆر ئۆتۆمبیل هەیە، ڕکلامی بۆ دەکرێت، باس لەوە دەکرێمە زۆرە، بەڵام دەبینین بۆ ماوەیەکی دیاریکراوە. ئەمە بابەتی کارەباییاتیشە، تۆزێ لە هەرێمی کوردستان و لە عێراقیش بەگشتی. ئەمە تۆزێ بابەتی کێستیارە چۆن مامەڵە لەگەڵ ئەمە کراوە، یعنی حسابی دۆ خێرەش کراوە. زۆر کەس لەوە دەترسێڵێ ئەمە کارەباییە یان ئەمە پاتریە، تێنەگەیشتنێک هەیە لەسەر ئەوەی ئەم سیاران چۆن دروستکرا و چۆن ئیش دەکات، هەر لەبەر ئەوەی خەڵک دڵنیا بێتەوە. ئێمە سیارەکانمان هەمووی 3 ساڵ و 100,000 کیلۆمەتر زمانی هەیە. تەنها سیارە هایبردەکان بۆ زیاتر دڵنیاییدان بە بەکارهێنەرەکانی 8 ساڵ 160,000 کیلۆمەتر زمانمان داوە لەسەر کارەبای و پاترێکی کە توانم بڵێم ڕقەمێکی زۆرە. سیارەیەک 8 ساڵ زمانی هەبێ یان پاترێک 8 ساڵ زمانی بێ. اینجا لێک تێنەگەیشتێکی کەشەیە لەسەر ڕای ئەوەش خەڵک وا دەزانێ، بەکارهێنەر وا دەزانێ کە ئێمە 8 ساڵ زمانمان ناوە، دوای 8 ساڵ پاترەکە لەوانەیە شتێکی لێبێت. لە واقعدا پاترەکە بۆ ئەوە دروستکراوە لەگەڵ تەمەنی سیارەکە بێت. باشە، کاکچیاوەی کە بەڕێستان باس کرد بۆ ئۆتۆمبیلێکی 0 کیلۆمەترە نەڕۆیشتووە، بەڵام هەرێمی کوردستان بازاری ئازادە، جگە لە ئۆتۆمبیلی 0 کیلۆمەتر ئۆتۆمبیلی دەستی دوش دێت. یعنی هاوڵاتیان تیاماوەن، یعنی کۆمەڵە ئۆتۆمبیل دەبینین مەترسیە بۆ سەرجانی هاوڵاتیان، شۆفێران. ئەمە چۆن لە یەکتری جواب بکەینەوە؟ ئێمە بابەتێکە کە ئێمە زۆر سەرقاڵین بە بەردەوامی، لەبەرەوەی بەداخەوە بەکارهێنەری ئێمە مافەکانی خۆی نازانێت. تۆ کە سیارەیەک دەکڕیت و زۆربەی سیارەکڕین لە وڵاتی مە 195 بەرەوسەر بە کاشە، ئەو پارەی دەدەیت کۆمەڵێک مافی زۆری لەگەڵە. ئەم مافەکە تۆ بچی بیکڕی لە شوێنێک کە فەرمینە بێ، بچی بیکڕی کە سیارێکی دەستی دوو کە کوالتی کۆنتترۆلی بۆ نەکرابێ، نەزانیت چی لێ بەسەراتەوە. یعنی پرسیارێکی زۆر بەسیتە، ئەم سیارە دەستی دوانە بۆیان بۆ ئێرە ئەگەر ئیسفادەی هەبێ بۆ میلەتەکەی خۆی لە هەر وڵاتێکەوات بێ، میلەتی خۆی بەکاردێنن. بەڵام ئەوان سواری نابن، دەیخەنە بازاڕێکی ئازاد وەکو جەنابەت فەرموود، وەکو عێراق. نەزانانە بەکاربەرەکانی خۆمان زۆر بەداخەوە کە گلەییان لێ ناکرێت، بەڵام گلەیی لەوە دەکرێت کە ئەم جۆرە سیارەیە هاوردە دەکات بودایان داتێ، دەیکڕن دوای ئەگەر کێشەی هەبێت، ئەگەر مشکلەی کارەباییات بێ، ئەگەر هەر مشکلەیەکی کەی هەبێت، ئەم سیارەیە زمانی نییە بێ لە زەمان لایەنێک نییە خاوەنداریەتی بکە،
وەکو پێمتی بۆ نمونە ئەم سیارەی ئەمڕۆ تۆی کڕی ئەگەر 7 ساڵ و 364 ڕۆژی کە تووشی کێشەیەک بی ئێمە خاوەنددارەتی ئەو سیارەیە دەکەین بەڵام ئەو ئەمڕۆ کڕیس بێنە کەس خاوەنی نیە خۆی دەبێت بچێت چایکاتەوە خۆی دەبێت خەمی لێ بخوا سنتەرێکی پرۆفیشنەڵ نییە بزانێت سیارەکەی چییە و چۆنە و بۆ وای لێ هاتووە ئەمە بەڕاستی ئێمە داواکارین کە حقوقی مستەورد لە وڵاتی ئێمە حفظ بکرێت لەبەرەوەی کۆمپانیا جیهانیانە ئەوی کە لەم عارزەیە لەم پێشانگای ئەمڕۆی بینی براندێکی زۆر ئیسtisمارێکی زۆرەکەن خزمەتێکی زۆر پێشکەشەکەن بەڵام پارێزراو نین زۆر باشە لە زۆربەی وڵاتان حکومەتەکان سەپۆرتی و کۆمپانیانە دەکەن کە ئۆتۆمبیلانە هاوڕێی وڵاتەکەکەن کە کارەبایی دۆستی ژینگەن لە زۆر شتا لیان خۆشە بن ئەوەی کە تایبەت بارێمی کوردستان و عێراق چی بۆ ئۆتۆمبیلانە کراوە بەڵێ لە بینی هەرێمی کوردستان و عێراق یەک خاڵی هاوبەشێ ئەویش سپاسی حکوومەت هەرێمی کوردستان دەکەین ئەوەیە کە گومرجی سیارەی هایبرید عەفووی لەسرە ئەم سیارانە خۆیان لەبەرەوەی تەکنۆلۆژیاکی زۆر بەرزیانتیایە دائیمەن بەراورد بە سیارەیەکی کە سعرەکەیان زۆر بەرزترە لە وڵاتان بەڵام لە وڵاتی ئێمە خۆشبەختانە ئێمە توانیمانە ئەمە بکەین کە ئەعفای گومرجیمان بۆ وەرگرتوون نرخەکەی دادەبەزێت خەڵک دەتوانێت زیاتر ئاسانتر بەکاری بێنێت بەڵام ئەتوانم بڵێم من لە بەغا و لە محافەزەکانی کە حکوومەتی فیدرال نەک تەنها گومرگ بەڵکو ڕقمکردنی سیارەکەش بە خۆڕاییە ئەمە دیسانەوە زیاتر باری بەکارهێنەر سوک دەکات بۆ ئەوەی بتوانێت ئەم سیارانە بەدەست بێنێت و ئەکید ژینگە پاراستن و کەم سەرفکردنی سوتەمەنی و چێژ وەگرتن لە سیارەکە زیاتر دەبێت بۆ خەڵکێکی زیاتر دەبێت کاکچێ بە ئەمە ئەم پێشانگایە و ئەم خەڵکەی کە من ئێستا دەیبینم بە دەرفەت دەزانم ئەم پرسیارە لێەوە کەم وەکو کۆمپانیایەک وەکو کارتێکی تایبەت هەندێک جار کڕینی ئۆتۆمبیل لە هەرێمی کوردستانە بۆ تاکێک بۆ هاوڵاتی بە تایبەتیش بۆ گەنجان دەبێتە خەونێکی گەورە هێندە قورسە لە زۆربەی وڵاتان بانک حکومەتەکان کۆمپانیاکان بێک و کۆنتاکتەکان هەر ئۆتۆمبیلێکت هەیە بە پێی موچەکەی خۆت دەتوانانی ئۆتۆمبیلی دڵخوازی خۆت بێنیتە ئەمە بۆ لە هەرێمی کوردستان نییە بەداخەوە نیزامی بانقی هێشتا لای ئێمە نەگەیشتوتە ئەو ئاستە ئێستاش لە وڵاتی ئێمە زۆربەی کڕین و فرۆشتن بە سیارە بە کاش دەکرێت بۆیە لەبەر ئەوەی وەکو جەنابەت فەرمووت زەحمەتە ئەم کۆکردنەوەی کاشەکە هەتا ئەم گەنجە دەتوانێت ئەم کاشە کۆ بکاتەوە کاتێکی زۆری دەوێت و لەوانەشات هەتا ئەو فریای کۆکردنەوەکەی لە لایەکیەوە مەسرفێکیکەی بێتەوە سەر لە وڵاتان نظامی بانقی چه حکومی بێت چه ئەهلی بێ زۆر بەهێزە هەتا ڕادەیەک لای خۆمان لە کوردستان هێشتا لاواسترە بەراورد بە حکوومەتی فیدرالی لەوێ ئاسانکاری زیاتر بۆ میلەت دەکرێت لە ڕێی بانقە حکومیەکانەوە لە ڕوێکیکەوە بەرنامەی گۆڕینەوەی سیارەماندانەوە لێت وەردەگیرێتەوە بە نرخێکی زۆر لەوانەیە سەرو ئەوەی کە خۆشی فرۆشیارەکە تەسەوریکە و سیارێکەکەی پێدەدرێت ئەمەش دیسان باری ئاسان دەکات لە جاتی 2000 بکڕێ و بفرۆشێ و پارە زەرکات یەکسەر سیارەکەی خۆی بۆ حساب دەکرێت و سیارێکەکەی دەدرێتەوە دەست و چەندی فەرق بێ تەنها فەرقەکەی دادووە هێشتا لەوەش زیاتر فەرقەکەش لەوانەیە بتوانێت بە قسط بیدات بە زۆرترین شێوە محاولەمان کردو ئەم ئاسانکاریانە بکەین بەڵام سیستمی بانقی بە تاکید ئەگەر بگاتە ئەو ئاستە کە بتوانێت یارمەتی نەک تەنها لە سیارە بەڵکو لە خان و بەرەش لە وڵاتان خۆ کەس خان و بەکاش ناکرێت بەڵام لە وڵاتی ئێمە ئێستا شەر بەکاشە فرۆشی ئۆتۆمبیلی هایبرید لە جیهان بەرزبوونەوەی بەکارهێنان پێشبینی دەکرێت لە ساڵی 2022 تا ساڵی 2027 بە ڕێژەی لە 128 خواست بۆ ئەو ئۆتۆمبیلانە بەرز ببێتەوە ساڵانە بە بڕی 325 میلیارد دلار ئۆتۆمبیلی هایبرید لە جیهاندا دەفرۆشرێت. بەشێکی دیکەی گرنگ یەدەگ و پێداویستی و پارچەی ئۆتۆمبیلە. ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگەی دەروازە سنووریەکان و دەرکردنی مەرجی تایبەت سەرجەم ئەو پێداویستیانە دەبێت کوالێتی باش بێت. هەرامەش وای کردووە ئێستا کۆمپانیا گەورەکان با پەرۆشەوە بێنە هەرێمی کوردستان و نمایشی کاڵاکانی خۆیان بکەن. دەبینین لەم پێشانگایە ئۆتۆمبیلێکی زۆر نمایش کراوە لە هەمان کاتیشە کۆمەڵە پێداویستی ئۆتۆمبیل هەن لەوانە ڕۆنگۆڕینە پێداویستێتی شێوازی چاکردنەوەیەتی ئەمانە تا چەند گرنگن بە کوالێتیکی باش بێنە هەرێمی کوردستان و هاوڵاتیان و شۆفێران سوودی لێوەربگرن. ئێمە وەک کۆمپانیای خۆمان کە کۆمپانیایکی گەورەین هەموو هەوڵمان ئەوەیە باشترین خزمەتگوزاری پێشکەشی خەڵکی بکەین لە ڕووی کوالەتی و جۆری بەرهەمەکانمان تەنانەت لە هەموو جیهاندا و کارە دەکەین.
ئێمە و بەرهەمانە دروست دەکەین کە ئۆتۆمبیلەکان پێویستیانە بۆ نمونە پاککەرەوەی ناوەی بزوێنەری ئۆتۆمبیل چونکە گەر پاک نەکرێتەوە دەبێتە هۆی کێشەی میکانیکی و تێکشکان لە بزوێنەرەکە ڕوودەدات. بابەتێکی دیکەمان تایبەتە بە ڕووپۆشی ئۆتۆمبیل ئەوەش ڕێگری دەکات لە شختی ڕووپۆش. هەروەها بەرهەمێکی دیکەمان پارێزگاری لە ناوی ئۆتۆمبیلەکە دەکات لە گەرمای. چ شتێک هاتۆتە هەرێمی کوردستانەوە کە تازە و نیێگەری بێ لە ڕووی چاکردنەوەی ئۆتۆمبیلەکان لە کاتی پێکدادانە لە کاتی ئەو ڕووداوانەی کە تووشی هاتوچەی ئۆتۆمبیلەکان دەبن شتێکی نوێگەری هاتۆتە هەرێمی کوردستان یان لەم پێشانگای نمایشکرابێ؟ ئێمە خزمەتگوزارێکی نوێ بەکاردێنین بۆ چاکردنەوەی ڕووپۆشی دەرەوەی ئۆتۆمبیل کە جیاوازە لەو شێوازەی تا ئێستا لە کوردستان و ناوخۆ بەکار هاتووە. ئێمە بە هێواشی دەستکاری ڕووی پشتەوەی پلەتەکان دەکەین تا دەگاتە شێوەی پێشووی واتە پێش ئەوەی زیانی پێگەیشت بێت. بەڵام ئەم چارەسەرە بۆ ئۆتۆمبیلانە نابێت کە زیانی گەوریان پێگەیشتووە لە ڕێگەی ڕووداوی هاتوچۆی گەورەوە. ئەم خزمەتگوزاریە تەنها بۆ زیانە سادەکانە. ئێوە کۆمپانیایەکن ئەزمونێکی زۆر باشتان هەیە ئەگەر ئۆتۆمبیلێکی زۆر باشیشت هەبێ بەڵام ئەگەر لەوانە ڕۆنێک پێداویستیە گێدەگێکی ئۆتۆمبیلی باش نەبێت ئەو ئۆتۆمبیلەکە بۆ ماوەیەکی درێژخایان ناتوانێت سوودی لێوە بگرێت. یەدەگ و پێداویستی تا چەند گرنگە بۆ ئۆتۆمبیل بە تایبەتیش لە هەرێمی کوردستان؟ ئێمە هەوڵمانداوە باشترین بەرهەمەکان پێشکەشی خەڵکی کوردستان و عێراق بکەین و ئەو بابەتانی بەکاریان دێنین هەموو لە ڕووی نێودوڵەتیەوە باوەڕپێکراون و خۆشحاڵین کە شۆفێران دوای بەکارهێنانی بابەتەکانمان ڕەزامەندی خۆیان دەردەبڕنەوەستایشی خزمەتگوزاریەکان. ئایا هاوڵاتیان یان شۆفێرانی هەرێمی کوردستان گرنگی بەشتی کوالەتی بەرزەدەن بە تایبەتی ئەو پێداویستەکانی ئۆتۆمبیل؟ بەڕای من خەڵکی هەرێمی کوردستان و عێراق لە ئێستادا زیاتر لە جاران بە دوای بەرهەمی کوالەتی بەرز دەگەڕێن. هەر بۆیە ئێمەش دەمانەوێت باشترینەکان بخینە بەردەستیان تا پێداویستی کرارەکانمان پڕ بکەینەوە لە کێبڕکی بازاردا لە پێشەوە. هاوردەکردن و مۆڵەتی ڕێگاپێدانی ئۆتۆمبیل لە هەرێمی کوردستان 120 مۆڵەت ساڵانە دەدرێت بۆ هاوردەکردنی ئۆتۆمبیل. 100,000 ئۆتۆمبیل ساڵانە هاوردەی هەرێمی کوردستان دەکرێت. 1.3 ملیۆن ئۆتۆمبیل لە هەرێمی کوردستان تۆمارکراوە. بە بڕی 1 ملیار دۆلار ساڵانە ئۆتۆمبیل هاوردە دەکرێت. ئێستا سەرجەمە ئۆتۆمبیلە پێشکەوت و گرانبەهایانەی لە جیهان نمایش دەکرێت لە هەرێمی کوردستانیش بوونی هەیە. ئەمەش بەهۆی خواستی هاوڵاتیانەوە بۆ بەشێک لەو ئۆتۆمبیلانە. بۆیە ئێستا کۆمپانیاکان پێش ئەوەی ئەو ئۆتۆمبیلانە بفرۆشن پێشتر خۆیان تاقی دەکەنەوە تا بزانن بۆ کەشوهەوای هەرێمی کوردستان گونجاوە پاشان مایشی دەکەن بۆ فرۆشتن. تایبەت بە ئۆتۆمبیلێک کە ئێستایەوە نمایشتان کردووە دەڵێن نەڕۆنی دەوێت نە بەنزینی دەوێت تەنها بە کارەبایی. ئەمە چۆنە پشتی بە چ ستاندارد و پێوەرێ بەستووە؟ شاحنێکی لەگەڵە سیارەکە دەتوانی شەحن کێوە هەر وەکو فکرەی مۆبایل شەوان سیارەکەت شەحن دەکەیەوە دەتوانی بەکاری بینی بە هەر شەحنەچی کامل کە شەحنت کرد 484 کیلومتر دەتوانین لەسەر و سیارەی بیڕۆین. باشە ئێمە لە هەرێمی کوردستان هەم کارەبای مۆلیدەمانێ هەم کارەبای حکومیشمان ئێمە هیچ فەرق ناکە لەوەی دەمینێتەوە سەر تایپی شەحنکردنەوەکەتان. ئەگەر شاحنێ خۆی بەکاربینی هەندێک تۆستر هەندێک سەبرتر شەحن دەکاتەوە نزیکەی بە 12 ساعت فول شەحن دەبی 12 پێری پێویستە کەواتە دەتوانین بە مۆلیدەش بەکاری بینی. بەڵام ئەگەر فاست چارجەرت بەکاربینی وەکەوەی کە ئێستا ئەمە عەرزمان کردووە نزیکەی بە 6 ساعت یا 7 ساعت فول شەحن دەبیتەوە ئەویان پێویست نزیکەی بە 45 ئەمپێرە. ئەگەر تریفیسی بەکاربینی ئەو وەختی نزیکەی بە ساعتە و نیو سیارەکە لە 0 لۆ 100 فول شەحن دەبیتەوە. زۆر باشە. ئەمە دۆستی ژینگەن ئایا هاوڵاتیان تا چەند مەسەڵەن خوازیاری ئەمان کڕیاری ئەم جۆرە ئۆتۆمبیلانە؟ ڕاستیەکەی ئەمە ساڵێک کە تاقیکردنەوەی لەسەر دەکەینەوە لە ناو عێراق بەکاری دەینین. ئەوە یەکەم جارەکە سیارەمان عەرز کردبی لە بۆ فرۆشتن بەڵام ئەمە نزیکەی ساڵێک و نیوە ئەو سیارەی تاقی دەکەینەوە. ئایا دەگونجێتن لەگەر کەشی هەوای ئێمە ئایا تەئسیر دەکاتن دەرەجە حرارەی کوردستان بە خۆتان دەزان زیاتر گەرماتی زۆرە یاخود ساردی زۆرە. ئەمە نزیکەی ساڵێک و نیوە ئەو سیارەمان تاقی کردەوە. ئەلحەمدوللا ئێستا سیارەکەمان
عرض کردووە لەو فرۆشتن لە کۆمپانیاش سیارەکمان حاضر کردووە لەو تاقیکردنەوەی مشتریەکانمان دەتانم بێن تاقیکەنەوە ئەو فکرەی کە لەسەر کارەبای هەیتیان زیاتر وەری بکەن. باشە ئەمە بەپێی مواسەفات یاخود بەپێی کەشوهەوەی هەرێمی کوردستان دروستکراوە یاخود بۆ هەموو وڵاتانە رەمە دروستکراوە بە تایبەت لە بۆ عێراق دروست دەکرێتن. ئەگەر بنزین بی لە بۆ خاص بنزینی عێراق ئەگەر کارەبابی لە بۆ دەرەجەی حرارەشی زۆر یاخود دەرەجە حرارەشی کەم تەحمل دەکاتن. باشە گرنگیان پێشانگایەت چۆنە ئەمە زیاتر دەرفەتیەوە ناڕەخسێنێت کە هاوڵاتیان زیاتر بێن ئاشنا بن بە هەموو کۆمپانیەکانی ئۆتۆمبیل بەتەکید ئەوەی لە بۆمە کە مهمە ئەو سێ چوار ڕۆژەی ئەمە لێرەینا ئەو جەماعەتەی ئەو کەسانەی کە لێرە فکریان نەبووە یاخود نەهاتینە کۆمپانیایمە یاخود زۆر کەسەیە سعرێکی خەیالی دێتە پێشیان نەخێر ئەمە هەموو نەوع سیارەکانمان هەیە و هەموو تایبەتمەندیەکانمان هەیە ئەو جەماعەتێک کە ئێستا دێنە کنەمە بە دڵخۆشیەوە دەتانین پێیان بڵێن کە هەموو سیارەکانیشمان حاضر هەیە لۆ تاقیکردنەوە بێن زیاتر تام و چێژی لە سیارەکان وەرگرن. خەرجیەکانی چەکی هاتوچۆ و ئۆتۆمبیلی تایبەت لە هەرێمی کوردستان. ئۆتۆمبیلی ساڵۆن 3 پستۆن 840,000 دینار، ئۆتۆمبیلی ساڵۆن 4 پستۆن 1,260,000 دینار، ئۆتۆمبیلی ساڵۆن 5 پستۆن 1,575,000 دینار، ئۆتۆمبیلی ساڵۆن 6 پستۆن 2,100,000 دینار، ئۆتۆمبیلی ساڵۆن 8 پستۆن 2,362,000 دینار، ئۆتۆمبیلی ستێشن 4 پستۆن 1,785,000 دینار، ئۆتۆمبیلی ستێشن 6 پستۆن 3,150,000 دینار، ئۆتۆمبیلی ستێشن 8 پستۆن 3,675,000 دینار، ئۆتۆمبیلی دڕعی تایبەت 8,400,000 دینار، ئۆتۆمبیلی پاسیکرێ 1,653,000 دینار.